زیاتر سەبارەت بەم پەتاییکە لە عێراق بڵاو بۆتەوە و بە تایبەتی لە ئەو پارێزگایانەی کە ئێستا ناومان بردووەکو زیقار و کەربەلا دەمانوێت گفتوگوی زیاتر بکەینایە تا چەندە مەترسی هەیە کە ئەو پەتایە ڕوو لە هەرێمی کوردستان بکات. نیشانەکانی ئەو پەتایە چین؟ بەچی تووشی ئەو پەتایە دەبین؟ تا چەندە ڕێژەی مەرگ زۆرە لە توشبوون بەم پەتایە؟ دکتۆر نەوشیروان سادق پزیشکی پسپۆری هەناو لەگەڵمانە بێت و سەبارەت بە تەشەنەکردنی پەتای خوێنبەربوون لە عێراق و ڕێکارەکانی خۆپارێزی بە بڵاوبوونەوەی ئەم پەتایە کۆمەڵی پرسیاری لێکەین. سوپاستان ئەەکەین کە لەگەڵمان ئامادەن. سپاس بۆیەوە. دکتۆر پێش هەموو شتێک با بزانین ئەم پەتایی کە لە ساڵی 1944 تر لە دوای جەنگی جیهانی دووەمەوە کە بڵاو بۆتەوە و ئەم نەخۆشیە هەیە تاوەکو ئێستاش هەیە و لە زۆربەی وڵاتان هەیە، شتێکی نامۆنیە کەواتە. بەڵام با بزانین چۆن ئەم پەتا دووبارە سەر هەڵەداتەوە هۆکارەکانی چی؟ بڵێ پێشەکی پسپۆری نەخۆشەکانی خوێنم. پێناسەی ئەو نەخۆشی تای خوێنبەربوون کۆمەڵێ ڤایرۆس دروستیەکە ئەو پەتایە. ئەو کۆمەڵە ڤایرۆسە طبعاً لە وڵاتێکە بۆ وڵاتێتر ئەگۆڕێ، هەیە بە سووکی نەخۆشەکە تووشەکە، هەیە زۆر بە توندی تووشێکە. ئەوەی لە وڵاتی ئێمە ساڵانە دەگەڕێتەوە پێی دەڵێن کۆنگۆ. ئەو کۆنگۆیە لە ڕێگای چیە و دەگوازرێتەوە؟ لە ڕێگای گەنە و مێشلە ئاژەڵ تووشەکە و لە هەمان کاتە دەتوانێت مرۆڤیش توش بکە. بە ئینسان کاتێک کە ئێمە مرۆڤ کاتێک بەرکەوتی ئەو ئاژەڵە نەخۆشانە ئەبین لە ڕێگای سەربڕینیانەوە لە ڕێگای مامەڵەکردن لەگەڵ گۆشتەکانەوە دەستکاریکردنی گۆشتەکان یا بەرکەوتنی ئاو خوێنی ئەو ئاژەڵە ئێمەش توش دەبین. ساڵانە ئەو نەخۆشیە دەگەڕێتەوە، هەوکو دەزانین لە هەموو ساڵێک لە خواروی عێراقی هۆکاری سەرەکی دەگەڕێتەوە بۆ ئەوەی پەیڕێونەکردنی خۆپاراستن ڕێکارەکانی خۆپاراستن لەو پەتایە. باشە، کەواتە پێشەوەی بینە سەر ڕێکارەکانی خۆپاراستن با بزانین تا چەندە ڕێژەی توشبوون بەم پەتایە و ئەکات کە مەترسی لەسەر گیانی کەسەکە بێ بە مەرگ، ڕێژەی توشبوون یاخود ڕێژەی مردن بەم پەتایە پەتایە. بە پێی توێژینەوەکانە لە هەموو جیهانە لە وڵاتی خۆمانیشە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستیشە نزیکەی لە 130 بۆ 40 ئەو نەخۆشانە دەمرن بەهۆی ئەو پەتایەوە. و وەکو باسم کرد، ینی کۆ تۆ ئەگەر 100 نەخۆشتە بێ 30 بۆ 40 دەمرێ بەهۆی چییە؟ توندوتیژی ئەو ڤایرۆسەوەیە. ئەو ڤایرۆسە کە دێتە لەشی مرۆڤەکەوە بە شێوازێکی زۆر مەترسیدارە هێرشەکاتە سەر هەناسەدانی نەخۆشەکە، ئەبێتە هۆی خوێنبەربوونی نەخۆشەکە لە خۆڕە بەبێ ئەوەی بریندار بێ، هێرشەکاتە سەر مێشک و دەمارەکانی. خوێنبەربوونە لە کۆ دروستە بێت؟ لە گۆ لووتیان لە دەم؟ زۆربەی کات لە ژێر پێستەوە دروستە بێ، ڕەنگێکی شینی مۆری دەرەدێ، دواتر لە گۆ دێ، ئەگەر تون بێ لە لووتەوە دێ، لە دەوە دێ، لە چاوە دێ، لە هەموو شوێنەکانی ترەوە دێ. لەوانەیە ببێتە هۆی ئەوەی ئەو ڤایرۆسە بێتە هۆی ئەوەی ڕاوەستانی گورچیلەکانی نەخۆشەکەش. ئەو کاتێک کە نەخۆشەکە دێ بۆ ئێمە چۆن بزانین ئەوە پەتای خوێنبەربوونی هەیەیان نەم؟ باشە، کەواتە با پرسیارەکە وا لێ بکەین بە چەند ڕۆژ نیشانەکانی دەرەکەوێت، نیشانەکانی چین و بە چیا بزانین کە کەسەکە توش بووە؟ دوای ئەوەی ئەو کەسە ینی بەرکەوتا بێ لەگەڵ ئاژەڵەکە یان لەگەڵ مێشولەکە کە نەخۆشە، لە ماوەی 3 ڕۆژ تا هەفتەیەک نیشانەکانی لێ دەرەکەوێت، ینی یەکەوسەر نیشانەکانی لێ دەرناکەوێت. نیشانەکانیش وەکو پەتایەکی زۆر ئاسایی دەرەکەوێت کە تۆ زەحمەتە ینی جایکێتەوە لە پەتاکانی تر، وەکو تایەکی گەرم، وەکو بێتاقەتی ماسوولکەکانی دێشێ، زۆر بێهێزە، دوای ڕشانەوەی دێت، خواردنی پێ ناخورێ، جا تووشی سکچوون بێ، ئەوە نیشانە سەرەتایەکانە. دوای ئەوە نیشانە توندەکان پەیدا دەبێت کە بریتێ لە خوێنبەربوون، ژێر پێست یان لە چاو یان لە گوێ یان لە دەو، ئەجا ئیتر کاریگەریە کاتە سەر مێشکی، لەوانەیە نەخۆشەکە تووشی گەشکە بێت، لەوانەیە تووشی لە خۆ چوون بێت، یعنی دوای ئەوە کاریگەریە کاتە سەر گورچیلەکانی، دەوانێت ببێتە هۆی ئەوەی گورچیلەکانی ڕاوەستێ. ئەجا ئێمە کە نەخۆشەکە دێت، وەکو باسم کرد ئەو نیشانە سەرەتایانە لە پەتاکانی تریشدا هەیە. ئێمە چۆن جایکەینەوە لە پەتای خوێنبەربوون؟ کاتێک کە بزانین ئەو نەخۆشە مامەڵە لەگەڵ ئاژەڵ دەکە، یاخود ئاژەڵ بەخێو دەکە، یاخود ئاژەڵ سەر دەبڕێ، یاخود لە شوێنێکەوە هاتبێ ئەو نەخۆشە لێ بڵاو بووەتەوە، وەکو ئێستا ئێمە ئاگامان لێیە لەکوێ هەیە و لەکوێ نییە. بەو شێوازە ئێمە یەکسەر گومانمان ئەخەینە سەر نەخۆشی پەتای خوێنبەربوون. ئەو پەتای خوێنبەربوونە ئێمە لە ڕۆتینی پشکنینەکانی تاقیگەکانمانە تێستی ئەو پەتایانمان نییە، چونکە پێویستمان پێ نییە. کەواتەوە بێت لە هەرێمی کوردستان حاڵەتی لەو شێوەیەمان نییە؟ هیچ حاڵەتێک پشتڕاست کراوەتەوە لە هەرێمی کوردستان توش بوو بێت؟ ئێستا ئەو ساڵ بە پێی زانیاریەکانی من نییە ئەو ساڵ، بەڵام پارە هەمان بوو. ئێمە پشکنینی با بڵێن ئەو ڤایرۆسە لە تاقیگەکانە
بەردەست نییە چونکە ئەوانە کەو پەتانێکەوە زووژن نەک لە ئێرە لە هەر شوێنێکتر هەر بەردەست نییە لە کاتی پێویستە لەوانەیە ڕێکخراوە جیهانیەکان و لەوانەیە لە مرکز ئامادە بکرێت بە ماوەیەکی کورد ئامادە دەکرێت و پشکنینەکان نەکرێت ئێمە هەر کاتە لێرە ئەگەر گومانمان هەبێت لە هەر حاڵەتێکە دەنێرین بۆ پشتڕاستکردنەوە لە ماوەی 24 کاتژمێر یان 48 بتاکو و 48 کاتژمێر وەڵاممان دەستەکەوێت کە ئەو نییە بەڵام ئێمە ڕێکارەکانی خۆمان دەکەین پێش ئەوەی کە وەڵاممان بۆ بێتەوە باشە کاتە بازین ڕێکارەکان چین؟ ئەو ڕێکارانی کە ئەنجامیدەن پێشەوەی بۆ نەخۆشەکە بۆ نەخۆشەکە ئێمە داخلی خستخانەیەکەین پێش هەموو شتە ئەبێت جاکرێتەوە لە هەموو کەسێکی تر چونکە ئەو نەخۆشە لەوانە ببێتە هۆی گواستنەوەی ڤایرۆسەکە بۆ کەسانی تر ئەو کەسانی کە لە دەوروبەرین نەخۆشەکەن ئەوەی کە خوێنی لێوەرەگریان ئەوەی کە خزمەتی دەکە ئەبێ زۆر بە بوریانە مامەڵە لەگەڵ نەخۆشەکە لە ڕێی هەناسە ئەگوازرێتەوە لە ڕێی هەناسە ناگوازرێتەوە بەڵام لە ڕێی شلەمەنی نەخۆشەکە دەگوازرێتەوە لە ڕێی خوێنی لە ڕێی لیکی لە ڕێی مامەڵەکردن لەگەڵ پاشە ڕۆی نەخۆشەکە زۆر بە ئاسانی دەگوازرێتەوە بۆیە ئەبێ یەکەم شت ئەو نەخۆشە جاکرێتەوە دووەم کەسانی پسپۆر مامەڵەی لەگەڵکەن نەک هەر کەسێ بێت و بڵێم لە لای دەبم و خزمەتی دەکەم ینی لەو هەرچی خستەخانەیەک بێ ستافی خستخانەکە خۆیان ئاگایان لە نەخۆشەکە بێت چونکە ئەوان ئەزانن چۆن بە شێوازێکی تەندروستی ئاگایان لێ باشە دکتۆر ئەم پەتایە وتمان لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ ئەگوازرێتەوە بەهۆی گەنەیەکە کە تووشی ئاژەڵەکە بێت ئایا لە ئاژەڵەکە هیچ نیشانەیەک دەرەکەوێت؟ بەڵێ ئاژەڵەکەش تووشی نەخۆشەکە دەبێت لە ئاژەڵەکە مشکلەکە لێرەیە لە ئاژەڵەکە کە تووشی نەخۆشەکە دەبێت لەوانەیە سەر ببڕێ و گۆشتەکەی بفرۆشرێ ئەوانەی کە مامەڵە لەگەڵ گۆشتەکە دەکەن ئەوانە زیاتر ئەگەریوان هەیە توش بن چونکە تۆ گۆشتەکە ئەگەر کوڵاندت و من و تۆ خواتمان ڤایرۆسەکەی تیان نەماوە ڤایرۆس کەواتە تا کاتێک ئەو ڤایرۆسە هەیە کە گۆشتەکە خاو بێت بڵێ یاخود ئەو گۆشتە و خواردنشی کە گۆشتەکەی خاوە ینی بە جوانی نەکڵاویان بە جوانی نەبرژا ئەوەیش لەوانێ ببێتە سەرچاوەیەک بۆ گواستنەوەی ڤایرۆسەکە باشە دکتۆر نەوشیروان ئێمە دەمانزانی لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا کەسەکەی کە توش ئەبێت دواتر کۆمەڵێ نیشانە هەر پێوەی ئەمێنێتەوە بۆ نمونە هەندێکیانێت تووشی تەنگە نەفەسی بوونە بۆن هەستکردن بە بۆن کەمترە بێت لەم کەسانی کە چاگە بنەوە ئیشەڵا کە توشبوو نابێت بەڵام ئەگەر هەبوو چاکبوونەوە دوای ئەوە هیچ چۆنەڵێت عرازێکی جانبی دیکە هەیە کە تووشیان ببێت بمێنێتەوە بۆ چەند ساڵێک ئەوانەی کە چاکە بنەوە لێکەوتەی دوێشخانیان نابێت ئللا مەگەر خوا نەخواستە ینی ئەوە کاریگەری کردی بێت لەسەر گورچینەکانی لاوازکە لەو لە حاڵەتی بیدایەتە کە کورچیلەکەی لاواز کرد دوای کە ژیاش گورچیلەکەی بە لاوازی دەمێنێتەوە یاخود لە کۆ ئەندامی هەناسەیدا بە لاوازی مایەوە دوای ئەمێنێتەوە بەڵام بۆکو ئەوەی کە تۆ باسەکەی لێکەوتەی دوورخانی نابێت نەخێنە کە چاک بۆ چاکە بێت کێشە ئەتوانین بڵێن جارێکی تر ئەگەر پەتاکە سەر هەڵبداتەوە جارێکی تریش تووشە بێت یانی بۆ یەک جارە کەس مرۆڤێک ئەگەر توش بێ بۆ یەک جار توش دەبێتەوە توش دەبێتەوە ینی ئەگەری زۆر جارێکی تریش توش دەبێتەوە تەمەەن کاریگەریکی هەیە لە چ تەمەنێکەوە بۆ تەمەنێک توش ئەبێت پەیوەندی بە تەمەنەوە نییە هەر کەسێ مامەڵێ لەگەڵ ئەو گۆشتە نەخۆشە بکە یاخود لەگەڵ گەنە و مێشلەی نەخۆش کە لێیدا تووشی دەکات بەڵام ئێمە مشکلەی تەمەن لێرەیە کە کەیسەکە ئەگەر زۆر منداڵ بوو ئەگەر زۆرش گەورە بوو ئەو دوانە کاریگەری قورشەی لەسەریان دەبێت لەگەڵ بەراوردەکەی بە مرۆڤی گەنج بەڵێ ئێمە سپاس دەکەین دکتۆر نەوشیران سادق پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی خوێن سپاس دەکەین کە لەگەڵمان ئامادە بوویت دەست خۆش